بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی لەگەڵ پەیامنێران و ڕاستەوخۆ دەچمە سۆران. ئازاد ئۆمەراوەییم لەگەڵایە. ئازاد سڵاوی خوا لێبێت، زانیاریەکان لە سۆران چی هەیە و ئەمڕۆ چی دەگوزارێت؟ سڵاوتان لەبێ کاک جەلال. من لە قەزای سۆرانم ئێستا دیارە ئامادەکاریەکانی بەڕێوەبەراتی تەندروستی سۆران ماوەی 4 ڕۆژە بەردەوامن بۆ ڕوبەڕووبوونەوەیان بەرامبەر بە ڤایرۆسی کۆڕۆنا. لە قەزای سۆران دوو ئۆتێل تایبەت کرابن بەو گەشتیارانەی کەوا لە وڵاتی ئێران دەگەڕێنەوە. هەر هاوڵاتیەکەوە لە وڵاتی ئێران بگەڕێتەوە نێوخاچی هەرێمی کوردستان دیارە پشکنینی بۆ ئەکرێت و بۆ ماوەی 2 هەفتە ئەخرێتە ژێر چاودێریەوە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئامادەکاریەکان یانچمە لای بەڕێوەبەری تەندروستی لای بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە قەزای سۆران. دکتۆر سڵاوت لێبێتن، ئامادەکاریەکانی ئێوە چین بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا؟ بەڵێ ئێمە لە سەرەتای ئاگادارکردنەوەمانەوەی کە ئەو گەشتیارانە دێنەوە پێویستە لە شوێنی تایبەت کەرەنتین بکرێن، واتە لە چاودێری بکرێن، هەستن بە پێکهێنانی چەند تیمێکی پزیشکی تا ئێستا تقریباً 2 تیمی تایبەتمەندن هەیە، جگە لەوەش کە پزیشک ئەوانەی ناوە بەناوە پزیشکە پسپۆڕەکانی کە پێویستیان بە نەخۆشەکان ببینن سەردانی ئەو شوێنانە ئەکەن. ئامادەکاریەکان هەموو ئامادەکاری خۆپارێزی نەچکەشکر بخوا تا ئێستا نەک حاڵەتی کۆڕۆنا نەک تەنانەت گوماناویش نەبووە، بۆیە هەموو تەنها بەس وەکو خۆپارێزیە هەم بۆ کەسوکاری ئەوان و هەم بۆ ئەوانەی کە بدن هاوڵاتیانی دیکەشکە پارێزرابن زیاتر. ئەم هاوڵاتیانە چەند ڕۆژەخرێنە ژێر چاودێریەوە و خزمەتگوزاریەکانیان چۆنن و ڕێژەیان چەندە تاوەکو ئێستا کە گەڕاونەتەوە بۆ سۆران؟ ڕێژەکان نزیکەی 230 گەشتیارەکە لە سەرەتای برینە ڕۆژهێنیە گەڕاونەتەوە لە دوو شوێن و باسم کردێ گیرکراون. تەنها چاودێری تەندروستی ئەکرێن لە هەردوو شوێنەکە. خزمەتگوزاریەکان هەموو شتەکان توان بڵێن دابینکراوە لە شوێنی حەوانەوەی ڕێک و پێک و لە خواردنی سێژەم و لە چاودێری تەندروستیش وەکو پێشترش باسم کرد، تەنها نەک وەکو چاودێری و حاڵەتە بەڵام هەر نەخۆشی شکەشەوی بە جۆرێ پزیشک و دەرمە چارەسەری پێویستیان بۆ ئەنجامە درێتن. ڕۆژانە چەند جار پشکنین بۆ ئەم هاوڵاتیانە ئەکەن بڵێنکەوە لە ئوتێلەکان ماونەتەوە؟ بەڵێ بەجێری ڕێنمایەت جیهانیەکان کاتوان بڵێم نەک تەنها لە کوردستان لە هەموو جیهان ئەو ڕێنمانە جێبەجێکرێت کە بۆ ماوەی 14 ڕۆژ زیر چاودێری پزیشکا بن، ڕۆژانە 2 جار پشکنینی پلەیگەرمیان بۆ ئەکرێتن. لە کاتی هەبوونی هەر گومانێک ڕێکاری زیاتر ئەگیرێتە بەر، بەڵام وەکو باسیشم شکر بەخوا تا ئێستا هیچ کێشەیەک نەبوو. دکتۆر هۆکارەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیانە چین بە تایبەتی لە ئێستادا کە ئاڵوگۆڕی بازرگانیش کراوەتەوە؟ ئایا لە ڕێگای ئاڵوگۆڕی بازرگانی و کەلوپەلەوە ئەم ڤایرۆسە ئەگوازرێتەوە؟ بە ڕێژێکی زۆر کەم ئەتوانم بڵێم. ئەوەش ئەگەر بۆ نمونە ئەو کەلوپەلان بە جوانی خان بکرێتەوە و تاقیم بکرێن ئەوانە شێشەیان نامێنی. زیاتر گواستنەوە کە گواستنەوەی ڕاستەوخۆیە لە کەسێکەوە بۆ کەسێک، لە کاتی پژمین، لە کاتی کۆخینە، کاتی تەوخەکردن، لە کاتی ماچکردن زیاتر لەو ڕێگانە ئەگوازرێتەوە. لە ڕۆکانیش بە هەمان شێوە بۆ نمونە لە سەر مێز و ئانە. بەڵام لە ڕێگای کاڵای بازرگانیەوە ئەگەر کەسێکە کەسێک یاخود کەسیش توش بوو بەسەری نەکەوکی یاخود نەپژمی گواستنەوەکەی زەحمەتترە. ئیجراعاتەکانی ئێوە چین بە تایبەتی لە ڕووی گرانکردنی دەمامک لە بڵین دەرمانخانەکان لە قەزای سۆران؟ بڵێ لەسەر ئەو بابەتش ئەمە هەر لە یەکەم ڕۆژەوە لەگەر بەرز قایمقامی قەزای سۆران لەسەر خەدوینەوە بزانم دووریش نش بە هەمان شێوە پێکێنراوە بۆی بەردەوام سەردانی دەرمانخانەکان بکرێتن لە کاتی هەبوونی هەر حاڵەتێکی ئەوە ئیجراعاتی یاسایی ئەگیرێتە بەر. زۆر باش ئازاد. هەیە چەند گەشتیاری وەربگرن لە قەزای سۆران؟ وەرگرتنی گەشتارێک کە توان برێمدا ناوەستێتە سەر توانە پزیشکەکانی ئەمە، چونکە ئەتوانین وەکو لایەنی پزیشکی کێشەمە نامێنێ، بەڵام لە لایەنیمانەوە شوێنی حەوانەوەیان کێشە هەیە، چونکە لە سۆرانە بزانم تەنها ئەو دوو شوێنی هەیە بۆمانەوەیان تەنها ئەو ژمارەیەش دەتوان درێت وەربگیرێ. بۆ ئێستا تەماشاکردن بۆ نمونە سەندە ڕەواندز دوو شوێنی تێدا کەرا ڕۆژەخلاوە دیاریکراوە، لە هەولێر دیاریکراوە، بۆ جۆری حاڵەتەکانیش پلانی داهاتووە بئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ دکتۆر کاروان بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە قەزای سۆران کە لەگەڵمان بوو. بەڵێ کاک جەلال من ئەگەڕێمەوە لای زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە لە شاری سۆرانەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ میوانەکەت.